جەژنی پیر یەکێکە لەو نەریتە دیار و بەرچاوانەی ساڵانە مەراسیمی بۆ ساز دەکرێت. هاورامیەکان بە جۆش و خڕۆشەوە ئامادەکاری بۆ دەکەن. کۆمەڵێک سیمای ئاینی و کەلتوری ناوچەکەی تێدا بەرجەستە دەبن. زەماوەندی پیر هەوڵێکە بۆ دووبارە ژیانەوەی سروشت و دەورکەوتنەوە لە سەرماوسۆڵەی سیستان. واژەی پیر لە ڕووی واتە و سادە و ڕاڵەتەکەیەوە بەمانای کەسی با ساڵاچوویان بەتەمەندێت. بەڵام ئەم واژەیە کاتێک شۆڕ دەبێتەوە بۆ ناو ئاین و دەبێتە واژەیەکی ئاینی ماناکانیشی دەگۆڕێن. پێشینەی دینەکانی ئەمە و لەنا کللتورماندا واتای پیر بە یەکێک لە پلە ئاینیەکان دێت، لە ناو هەر دینێکدا واتایەک دەبەخشێت. ئەوەی لە ڕووی دینیەوە با پلەی پیر گەیشت بێت ئاهەنگ و شایی بۆ سازراوە، وەک ڕابەرێکی دینی گوێی بۆ گیراوە، هەمیشە فەرمودەکانی پیرۆز کراون. پیر لە ناو دینی میتراییدا دوا پلەی ئاینی بووە، بەم شێوەیە پلەکان دانراون: کولاخ، هاوسەر، سەرباز، شێر، ئایندار، پەیکی خۆر، پیر. ئەوەی بە پلەی پیر گەیشت بێت بۆ بەڕابەر و ڕێنمایی کرد. لای سەردەشتیەکانیش پلە دینیەکان بەم شێوەیە بوون: هەربە، گەورە هەربەت، مۆبد، مۆبدی مۆبدان، دواپلە بە پیری مۆغان ناوی براوە. هەروەها لە یارسانەکانیش پیر پێگەی تایبەتی هەبووە. دوو باسنەیەکەیە بە ناوەکانی 72 پیرە و 99 پیرە. یارسانەکان پیان وایە 99 پیرە بە فەرمانی سانسەهەکی بەرزنجی لە کێوی شاوە خوداپەرستیان کردووە هەتا بە پلەی پیر گەیشتون، دواتر بە ناوچەکەدا بڵاو بوونەتەوە بە مەبەستی ڕێنماییکردنی خەڵک. ئەمە بەحس و گەردشگەرینە وەختەمەی خیاڵما بە هۆرامانی بژناسمی دوی چیوێ هەنی یۆ مەراسماتەوە کە هۆرامانە بەرگوزارێ با یۆ تەبیعەتەوە کە معماریەوە هۆرامان چون فەرهەنگیەوە کەمەنەنەوە هیشتای زیینەن تەبیعەتش یۆجە زەریفترین تەبیعەتەکان هەرپاسە وێت ئاویندێ تەبیعەتەوە زمسانی فرەوەش تەبیعەتەوە هاری فرەوەشیشمان هەمزەمان شونانەوە معماریاوان کە معماری و وشکەچینین معماری و وشکەچین و کەڵەکێن وەلی باسەوە کە هیچ شایی خەڵکە کەرۆشنە و افتخار و کەرۆشنە وەچیەوە تەریش کە هەن مەراسمەکێنی دوێ مەراسمەما هەنێ ئێمە مەراسم و زەماوەنی پیرشاریاریما هەن مەراسم و کۆمسایما هەن جا پێی بەحسوینەی هورگێڵمەوە پێی تاریخی مەراسمە ئەمە وەختە ماچمێ من زوو هۆشمێ تا بەحس و گەردشگەری نەبێ هۆرامانێ ئەمە هیچ وەخت نەواچین بێ 15 بەهمەنین مەراسم و پیشەریاری یا 15 ئوردی بهێشتین هەمیشە ئاچمێن نیمۆ زمسانی نیمەوە هاری یعنی نەوەش نیشانین بۆ نە تاریخە شەمسی هەن نە تاریخە قەمەری هەن و نە تاریخە میلادی هەن پشتی جەریانیوە هورگێڵەوە پەیوەڵ و میلاد و مەسیحی زەماوەندی پیرشالیار بە چەند هەنگاوێک دەست پێ دەکات. هەفتەیەک بەر لە دەستپێکی مەراسیمەکە چەند بنەماڵەیە کە پاراستنی باخ و مڵکی پێرشاراریان لە ئەستۆیە لە ڕێگەی منداڵانی گوندەوە هەندێک گوێز کۆ دەکەنەوە بەمەش دەوترێت خەبەر. لە دوای خەبەر کە دەکاتە ڕۆژی چوارشەممەی داهاتوو کڵاو ڕۆژن دەست پێ دەکات. لەم ڕۆژەدا هەر ماڵێک بە پێی توانای خۆی شیرینی دابش دەکەن بەسەر منداڵاندا. هەنگاوی دواتر قوربانیکردنە. لە شوێنی تایبەتدا بەشێک لە گۆشتی حیوانەکاندا بەش دەکرێت بەسەر خەڵکیدا بەشەکەی تریش دەکرێت بە چاشتا چێ و دەدرێت بە ئامادەبووان. ئەوەڵ لە حاز و دووەێرەگانەی شۆکەی لە حاز و ئانی ئامراسیمی هەگێرا ئەغڵب ڕیش شەرمی بینی عرض کرد و یۆ پاڵویۆی دوێ عەسرانی دەستگیرێنی بە دەفە بە ذکر و ئەڵای ئینەتن ئەڵاکەرێنێ ناڵە شالی و سەرقەڵێ عرەسین یا ژێنی دەسوی دێنێ ژێنی دیارە نەبی هەچێ تەماشە دەگێت کردێ شەمت نەگنێژەنێ ئینێ لە حاز و ئانیشۆ لە حاز و کڵا ڕوچناشۆ ئەیتر پێسە
وەزی و مەژگە و توی و ئاجۆرە چیوا بێنێ چا دەورانە زووتر ئێمە فکرمامێ دێنێ بەزارۆڵە ئەز کرد و جە دەورە ئێمانە ئەپاس نەبی کەسانێکی ئەچی بارە نەقڵم زەنی شاکردن گەر اعتقاد شاپانەیە نەجەژن و پیشالیاری پێسە سەرەتا و چێوەکەی یا پێسە بارحاڵ چمێش ماهیەتەن جەژنەوەی میترائیەنە و ئی جەژنێ حتا زەردۆشتیەش نیەنە و بە گوێرە و زمانی و بە تەناسب و زمانی هەرچی ئامان وەرەوە هەم جدەورە و زەردۆشتینەوە هەم جدەورە ئیسلامینە تەناسبش پیداکردن یعنی هەم ئیساعدێ اعتقاد شانە ئیسلام مێ ئا بەشێ چا ئاداب و ڕسومیە جەمەراسم و جەژن و پیشالیاری و یا ئا اعتقاداتە کە تەزادشنی ئیسلامینە مارۆ منۆوێ و بەنۆعی ڕەنگوبووی ئیسلامیش نەموو و شاید واچوو یۆچا شاهکارها کە بەرحاڵ تەمەدونی ئیسلامیانە ئێمە تامێ فرەگەرمەش بەر و چەما یعنی هەزم کردەیە قدرت و هەزمیە کە تەمەدونی ئیسلامی بەرحاڵ قدرت و هەزمیش بیان فرە و بەرحاڵ ئاداب و ڕسوم و عورف و ئەرزشا و دۆرەهای گوزەشتەش چجە ئێرانە چجە هێندنە چجە ڕۆمەنە چجە عێراقنە بەنۆعی ڕەنگوبووی ئیسلامیش دێنێ بنە و شێوازی ئیسلامیش دێنێ بنەوەکردنیش جزێ یا میراثێ وجە ئیسلامی وەقەتعەن ئێمە وجود و یەک سری نشانە بە ئێمە ماچۆ جەژن و پیشالیاری جەژنەوەی میترائیەنە زەماوەنی پیرشاریاری هەر پاسەوە تازاندی نیمۆ زمسانینە هەفتەیە وەڵ و نیمۆ زمسانینە خەبەرماهەن خەبەردای پێی زەماوەنی پیرشاریاری وەزهایەوە کە هەنوو باخ و پیرشەریاری نێوە ئا خانەوادی دوێ خانەوادیماهانی هۆرامانە مەسئول و باخ و باخات و حیوانەکە و پیرشالیارینێ حیوانی شوی کەرا و باخی شوی کەرا وەزەکەی جەمێ کریەوە دەسە زاوڵێ مارا دەستکەرا جەمکردەوە لێ ئاواینە کە بەڵێ خەبەرای خەبەر کە مەراسم و زەماوەنی پیشەلیارین هەفتێتر چون هەفتێرە ڕۆ چوارشەمە و هەفتە و دووەم و بەهمە مانگی نیمۆ زمسانی سبحەکەش مەراسمەمان بەنامی و کڵاڕۆچنێ کڵاوە کە هەر کوڵاوەن و ڕۆشنیش قەیم ڕۆشن مابیان بەتە پی سەبکە نەبیان ئینە کە کوڵاوە شاڕۆشن ئاسێنەرەوار شیرینیەوە بەجۆرەوە دریەیان پێی مەراسم و پیریسە شیرینیەوە زوو یاش بەخەی دنە هەناری دێنێ هەناردان بەخۆڵێ پیازی دێنێ هاری دێنێ هەرکەس بەش بە حاڵ و وێش تاوێ کومەکەڕ و پێی مەراسم و پیرشەریاری بە خاتوانەی زەماوەنەکیش دۆرانە نەکەواتەنش من مەتا و زەماوەن نەگیر و پێوم خەڵکی واتەن مەتەرسە ئێمە پەشتیت گێرمێ ئی وەسیلە دریەیان دلێ و کڵاڕۆشناش نەزاڵێمانی پشت و بەرەی تەقەمنا کڵاڕۆشنێ هەرکەس هەرچاوەشان بە نازە و تەوان وێش چیمنەوە پیزاوڵا شون و مەراسم و کڵاڕۆشنێرە مەراسم و حیوان سەرە بڕیەکەی ماهەن ئەنگا وشتا دیە بوو نزیکە و دەوری سعات 9 تا سعات دێن حیوانێک کە خەڵکو و هۆرامانی نەزرشکەرێنە پێ پیشەلیار و هۆرامانی ئاخەنەوادی کە مەسول و وەی کەرێشنی وەیش کەرات ئەشارۆنە سەرە بڕێ و چونانێرە گۆشتەکە تەقسیم کردی و نیمەوجە گۆشتەکەی منەوە تەقسیم کردی و لێ خەڵکینە حاڵەتێ بە تەبارکش زانمی نیمە و چاگوشتیشە کریەوە چاشتەچی هەر پێی مەراسم و پیشەریاری چونانێرە شون و بانگ و عەسریرە مەراسم و زکری ماهەن زکر و دەروێشایە کە جەدێهاتەکە و دەوروبەری بەمێنێ سەر و وەربەرە یانۆ پیرشەریارینە شون و بانگ و عەسریە تاوەڵ و وەرنیشتەیرە مەراسم و زکری ماهەن جا دەما سەباش دەقیقەن هەری مەراسمە وەلی کڵاڕۆشنەکەی و حیوان سەرە بڕیەکەی مامەمەن و چاشتەکەی منیەمیوە سەر شونوانێرە مەراسم و زکرەکەی ماهەن شەوەکێکی شەوە ماهەنە بەنامی و شەو نیشتی شەو نیشتەیرە خەڵک و هۆرامانی بەجۆرە حاڵەتە دۆرهەمیە شەهان شەو زمسانینە کول کەس ملو یۆنترینی ویناوی سەتەوی مەراسمە خاسینە و باس دەڤژەنایەوە هەنوو گۆرانیهایەوە خاسی ونیەیە جا ئی هەفتە تەمامیا هەفتەی بعدی مەراسمە ماهەن بەنامی مەراسم و تربێ مەراسم و تربێنە ئەمە هەر خانەوادەوە هۆرامانە پێیوەش گەتەمەژگەی پەچوو نانەوە مەخصوص و لاوێ من کە بە وەزی وەشکریە و گەتەمەژگەی پەچووە جالبی شانان هەر تایفەوە سەر و پیرەوە ملو لی ناوان و پیرە هۆرامینە لی ناوان و پیرە هۆرامینە مەسەڵەن ئێمە چون دەفنەوازی نەسڵ بە نەسڵ یاوان ماوە پێی مێمێ سەر و پیشەلیاری هەر کەسەوە ملو سەر و پیرەکاش ئاخرۆ بە مەرکەزیەت مێ پیشەلیانە جەمی بیمێوە
و ئانا ناردن ماچن وما من ئێمێشتێ ماژمی ئێمە هەراگە تەمەژگا وەرمی کەێشمە وەردیش بە جۆرەوە فەرهەنگەوە فرەغەنی و منتەقە و هۆرامانی نیشانیم دۆ بەراسی وتربی. لە هەمان ڕۆژدا دوای نوێژی عەسر مەراسیمی زیکر لە بەردەم ماڵی پیرشالیاردا دەست پێ دەکات. ئەمەش بۆ ماوەی 2 ڕۆژ بەردەوام دەبێت. لە هەفتەی دواتردا مەراسیمی تربێ دەست پێ دەکات کەویش بریتە لە دروستکردنی گەتە مەژگێ کە خواردنێکی میلی هەورامیەکانە. لە مەراسیمەدا هەر بنەماڵەیەک تایبەت بە پیرێک لەو ڕۆژەدا خواردنەکە دەبات بۆ سەر پیرەکەی خۆی. لەوێ خواردنەکان لە نێوان بنەماڵەکاندا ئاڵوگۆڕی پێدەکرێت. ئەمەش ئاماژەیەکە بۆ نەبوونی چینایەتی و دەرخستنی هێمایەک بۆ پێکەوژیان. پیشەلیارە و دیارە و نازدارە دەلاو دڵداری یادش یادگاری هەتا پیر بۆ دەدڵما هەر جوانە ئیمان و باوەڕ و قەوڵ و قەراری دەخیلەک پیری مەیخانەی حەقیقەت بە هیممەت و وەشکەری ڕاوڕاویاری کە تۆ مەردە و جیهاد و ئەکبەرینی دڵ دەناڵەی هەناسەی سەردێکاری دڵان تاریک سەحەرگابی مناجات وڵات مابی بە چێرپا و هاروماری چکۆنی دەی چکۆنی چیمە پەرسی لولە باڵدە بازی ئازا پەیشکاری ئێمە بێ کەس ئێمە بێ دەست ئێمە هیچ ئێمە بێ بەش لارەمل کز پاو حەساری کوڕوپی شاریاری ئاپاسە ئەستاکەرا زەماوەنەکی وش چڕوێ بێنە ساڵێتەر ئاڕوو کوڕوپی شێلیاریش بە دنیا ئەمان کای مامانێوە چابیێنە خەبەردارە بێنە زانانش عەسر خەبەرش بەردەنەوە ئی ئاوای سەرپیرینی ئەلبەتە تایفەشە سەرپیری نەبیێن چا زەمانن ئاوای سەرپیری نەبیێن هەر چا تایفەی عەسر خەبەرش بەردەنەوە چا شارەبان شاکردن ئینە شارەبان و ئاکوڕینە ئەزکردی سعبیا چ شەورامان وەش خەبەری زانان ئای سعبیا شارەبان شاکردن ئیتر ئیسە نەکریان هەر ساڵێ نۆ بۆ پیشەلیاری بۆ مەراسمەکەوایی ساڵی دمانێک نۆ بۆ مەراسم و کوڕەکەش بوو هەروێ شاوسێنە پێوەرە وەڵێنە شارەبان و کوڕەکەین دماتەری چش ئی کاڕێ سەرە بڕیا و ئی زەماوێنی تشکیل منا شەنۆ بێنە ئاڕوو هەر پافرمە تشکیلش منا و شەو و جمعیچ یانە و نیشتی کایماچاش شەو و نیشتی هەر کەسێ هەریاگێ نیشتەنرە چاڕۆنە چاشەوەنەیە نیشتەنرە ئیسە گرکەس ملۆوە یاگی وش ئاوەختی نەفەرە بێن ئیسە هەم ساڵ نەفەرێنی دوێ نەفەرا یەری نەفەرا بۆوە گرکەس یاگی وش تا ئیسە هەر پا نەزمە ئامان گرکەسران و یاگی وش نیشتەنرە ئەپی نوعی ئیمەراسمشان جامدان هەر ساڵێ وەلی بە فرمی هەڵبەتە شۆر ڕێخەکەش هەر یەک نوع بوو بشوار سەر و ئاسارە قدیمیێرە بلو ئەزکرد تا یاوان بەڵام ئێمە فکر مامێ ئەپان و عەبێ جارێ کولەن ڕعایەت کردی ئانەواشیش بەنی ژێنی دیارە نەبێ دەچوی دێنەواتنی ژێنی شو دیارە نەبوو ئەتر دیارە نەبێ بە نوعەوە نەزمێەوە کای خەلاف و شەرعی نەلۆڕارە چووک خەلاف و شەرعی لۆڕارە ئیتر دروست نییە ئی مەراسمە بە حەدێەوە دلێ دڵ و هەورامانی نەودلێ خەڵک و هەورامانی نەگەورن تەقەدوسشتن مقدسا پێی خەڵکی چنە ڕوێ وەڵی ئانێنە کە مەراسمەکە دەستمە نەکەرۆ تەمام و خەڵکی بە تەمامی و ئامادەکاریشە هەن پەیانەیە کە وێشە ئامادەکەرا پێی مەراسمەکەی پێی ئانەیە کە جە خەڵکی مێمانداری کەرە هیژەنیش یۆ چا کەسانە کە ڕۆڵێەوە گەورەشن چی قەزیێنێ هەر پاک و خاوێنی یانەی جلوبەرگ و پیاەکاشا زاوڵەکاشا چاشتوەشکردێش یانە پوختەکردەیش هەمیشە چایش ئامادەن بەرەش بازا پەیانێک کە مێمانێ وێشکەر و یانە کەشارەوە پەزیرایی چەنەکەر و ئینیشا واقعان هەنێ چەنی ئێمە بە دڵوەشیە و عەمیقۆ ژەنی ڕۆڵەشەن چیچیونە و حازرەنە یەرێ چوار ڕوێ وەڵی ئانێشنەوە ئامادەکاری کەرۆ پەیچی واقعانیش من وێم ئیجارە کە بە نمونە لێ بێ ناپێ هەورامانی وەرویانە و هەریانە لێنە من پیانەوینێ ناواچۆدا فەرماوە بابلمیانە هەر ژەنی بێ ئێدەم ماوە باوجودوانە کە پیاچ ماچەنی بێ پێش گرنگ نەبێ کە ئینە ڕگەزەکە پیان یا ژەنینێ ئێ مێمانداری ماچە نەکەرێ
چی بێ هەن بە نامی قەڵاڕۆچنەی کە شیرینین شکلات چکلیتی هەرچی مارامات بەنە گوەزینێ من وێم بە شخصە چەند یانا ئیچی ومە ئی دیاریمە یادگاریمە هۆرگیرتن کە جەجەس و ژەنێج بیان ژەنی چڕیێنە بۆ چای وەرە ژەنی ئامێنە وەزیش دێناپەنێ پیر بە درێژای ژیانی پیرۆز کراوە کاتێک کۆچی دوایش دەکات بەلای شوێن کەوتوانیەوە هەر زیندووە پیان وایە تەنها جەستەکەی مردووە هەرەمە شەوای کردووە مەزاری پیرەکانی هەورامان پیرۆز کراوە و جێگەی پاڕانەوە و نیازگرتنەوەن بەشێک لە لێکۆڵەڕەوان وەکو ئەفسانەیەک باس لە پێشینەی پیرەکانی هەورامان دەکەن پیر فقط مەخصوص و هۆرامانی نییە ئێمە ئارۆ ئەگەر بارمێ تەماشەکردمێ وینمێ واژۆ پیری هەم جائین و یارستانیە نەهەن هەم جەفرە و یاگاوە بە نامێ و مەکانیوی بەرهەڵ پیرشنن نامێ ئەشخاسی پیرشنن بەسەر هات بەرهەڵ پیرشن وەینە نەشانیوانێنە پیر عنوانێ بیان کە گرد و ئێرانی و دنیای باستانیەنە بەکار لەوان و پیرشالیاریش بەرهەڵ باتەوەجۆ بە ئانەیەکێ ئێمە اعتقادمەپانێ پیر عنوانە بەرهەڵ عنوانێ بیان کە بە ڕەهبەرانی دینی یا بە ڕەهبەرانی ئاینی ئازەمانیەوە بە گەورە و ئاینی ئازەمانیە واتەنشا کە دەورۆ میترایی و تا دەورۆ ئیسلامی مەسەلێ پیری بەرهەڵ تاواژ وش کشتەوە وش حفظ کەرۆ و ئێمە اعتقادمەپانەیەنە جەدۆرەی ئیسلامی چنە بە پێشەوایەکە بە گەورەکە بە تایبەت بازی جۆغرافیە پسە هۆرامانی و محاڵ و هۆرامانیەنە واتەنشا پیر و پیریانە ڕەهبەریوی ئاینی و ڕەهبەریوی بەرهەڵ دینی کە ئیسە فرق سکریێنێ ئاغا ئینە پیر شالیارە پیر شەهریارە مەزان و پیش ئەڵڵایارە خولاسە هەرچی بۆ فقط من گەرەکمانەوە چوو جەژن و پیشالیاری حفظکردەش و قسەکردەی سەرش و شیکردەیش پێسە میراسیوی فرە کۆنی لازمە و فرە دارا و ئەرزش و بەرهەڵ واچمێش تاواش بەرەکاتی مختلفی بۆ پێی منتەقە و هۆرامانی زمنوانێ نیشانەم و بەرحاڵ وجود و ئیجەش نیشانەم و هۆرامان یاگێ و سکوونەتیوی کۆنی بێنێ تاوە ئاروش زندگی مردمیانە تەسیراتیوی فرە مثبتش بۆ شاید باش و کەمترین تەسیراتش جەژنە پیشالیاری چێ وەشکەرۆ بە نامی گەشتیاریە توریسمی فەرهەنگی ئەم جەژنە وەکو میراتێکی گەورەی هەورامیەکان سیر دەکرێت ساڵانە سەدان گەشتیار لە هەموو ناوچەکانەوە سەردانی دەکەن و بە سەرسوڕمانەوە لەو بۆنە کوردەوارێدا بەشدارن هەرچەندە لە هەوراماندا زۆر باز لە حەزوری ژن دەکرێت لە زۆربەی کایەکانی ژیاندا بەڵام لە مەراسیمی پیرشالیاردا ئەمە بەرچاو ناکەوێت لە کۆی مەراسیمەکەدا ژن کەمترین دەرکەوتی هەیە ئەوەی لە ئەستۆی ژنە ئامادەکاریەکانی جەژنی پیرە و میوانداری خەڵکی لە ئەستۆ دەگرن عرفی زەماوەندەکە کەوا ڕێکخراوە نابێت ژن بەشدار بێت هاوڵاتیانی ئەو شارەش وەکو نەریتێک تەنها جێبەجێکردنیان لەسرە ئێمە هیچ وەخت مەتاومێ ڕۆڵ و ژەنێ ئەچی مەراسمنێ نەوینمێ ڕۆڵی سەرەکیشن بەڵام ئینا پەشتەوە پەردەکەیەوە چونکە ئینە یۆجە قانونەکە و ئی مەراسمینە کە مشۆ پێسە بوو پامعنایەنیا کە ژەنەوە هەورامانی وێژگەرە کشنیا بێجبەر یا حەزمەکەرۆ ئاە فقط حفظ و ئا سنەتیەکەرۆ هەر ئانە نەجەڕوەکە عادینە مێجبەر فرێج سەرحاڵی فرێج مێمانداری شاقەوین وە فرەچی بێتەرێت من وێم ژەنیم دیە واقعان
یانە پوختە چای دەمکریا ملی وەرو بەرەو هەر کەسی وەزیت پەیمارۆ نقلت پەیمارۆ پەزیرایی چەنەکەرۆ خوای خۆ دەم تۆ واقعا دڵشا فرە گەورن فرە وەشحاڵی نێپی مەراسمی و مریش وەشحاڵە کە تا ئیسە ئامان ئیچیوە ئەپی شێوە زەریفە ئەپی شێوە کە مێمانداری خاصراکردن جە خەڵکی جە کابرا خارجی وە گێرش کابرا ئەوروپاوە ئامان کابرا تاران و ئامان شماڵ و ئامان هەرکووە ئامان پێ ئایشا فەرق بەکەرەوە کام ملەتە چکووە ئامان ئایا هەر مێمانداری وێ شاکەرە من وەک وێنەگرێک بەخۆشیەوە سەردانی گەلێک شوێن دەکەم لەگەڵ هاوڕێکانم یان بەتەنیا سوپاس بۆخوا ئێرە هەم لە ڕووی پێکاتەی کولتوری و هەم لە ڕووی هەڵسو و کەوتی خەڵکەکەیەوە زۆر باشن من زۆر شوێن گەڕاوم و ئێرە زۆر تایبەتیە زۆر بە جوانی پێشوازی لێ دەکەن ئەگەر سەیری ئێرە بکەی یەکسەر بۆ دەردەکەوێت کە شوێنێکی پیرۆزە و بەشێکی زۆریان بە جلوبەرگی نەریتی خۆیانەوە لێرە ئامادەیان هەیە ئەمە ڕەنگە لە ڕووی ڕۆحیەوە ئارامیان پێبەخشێت و من ئەمە دووەم جارە سەردانی ئێرە دەکەم پاری شاتم و زۆر حەزم لێرەیە حس خوبی دارم نسبت به این منطقه و به اینجا بارودۆخی جغرافیایی هەورامان منتەقەی هەورامانات شتێکی جیاوازە لە ناو کوردستانە و ئەو شتە جیاوازە ئەو منتەقە جیاوازە بۆ سەهۆی ئەوە کە زۆر کەسێک ئەسڵەن شاید هەر کەسانێک بێن بۆ مەراسمی پیرشالیار بێن بەڵام دووپاتی کەنەوە بە بۆنەی بارودۆخێکی تایبەتی ئاوهەوایی ئەم شوێنەوە کە منیش هەر وەکو کەسێک کە سەردانی ئێرەکەم هەموو ڕایەکەتیم شتێکی تازەیە بەلامەوە هیچ وەخت یەک تکرار نابێتەوە بۆ پێم وانە بۆ هیچ کەس ئەم شتە تکرار بێتەوە وەڵام من لە منتەقەی بایەنگان و هاتووم شاری پاوە بۆ مەراسمی پیرشالیار لە هەورامانی تەخت مەراسمیەکە کە بیسومانە چەند سەد ساڵە بەرگزارە بێت تەوەسوی خەڵکی هەورامانی تەخت مەراسمێکی تایبەت و یەکتاز لە تەواوی دنیا بە نەزەری من ئاوەختی گردش هەر پێ مناسبێ محتەرەمی ئەغڵب ئانی ئاکارا ئینجام دێنێ ئی تەبەقە و جواناچە تا عەنازێ وەلی ئیتر زاڕۆی نەبێنێت لە کارەکەینە پێی بازاری مەراسمەکە و پیشێلیاری وێش وەلی باقیەش پێی شارەبانەکەش گردش کاری زاڕوڵات بازار و وەشکردەی و تشکیلدا و چاشتەکێچش ئەچا دەورە قەدیمیانە هەر پاسە بیان نیشتێنێرە کا پیشێلیار وەشی تشنە بیان پاسەتە عەسکەرا کولیوە بێنەوەی و کاوڕێ شاسانان ئەرکرد و نەفەرێ ئامان کاوڕەکەش سەرە بڕێن ئیسە مشۆ چا تایفەی نەفەرێ بێ کاوڕێ سەرە بڕۆ جا تاوایی کاوڕا سەرە بڕا پاسە تا عەسکەرا ماچا نەفەرێ نیشتەن بدە هەر وشەواتەنش نەخێری نەخلافایکی نامن سەرە بڕوو ماچا سەرێش سەرە بڕێن مەڕار بێنەوە پاسە تا عەسکەرا ئیتر ئینێ چاشتەکێش ها تەشکیل دێنە یێواتەنش من هێزم ماری و شاواتەنش مەکی ماری و شاواتەنش من هەڵۆشە ماری و شاتەرژ من چوو هەناری ماری و ئاشاشێژا تەشکیل دێنە ئیتر هەر ئاشاش دێنە تا یاوێنە ئیسێ پاسەتە عەسکەرا دەورە وش نەبێن دێ وش 900 ئەنە ساڵین فۆتشکردن عەڵەم وش نەبێنی زەماوێنی ئیتر چنە ژە زیندەگیشنە سەروی دنیاەوە بیان ئەنەی چوێردان چەنە چونکی ئەگەر وش خلاف بێ ئی کارە جەوجود وش نەبێن ئا ساڵە زەماوەنەش تەشکیل دێنە ساڵی دوایین فەرمایی با پێسە نەبوو باینە نەبوو دوجارەوەی لەم جەژنە دەخوێندرێتەوە بریتە لە بایەخی ڕۆژی چوارشەمە لە ناو مەراسیمەکەدا کە بەرامبەرە بە ڕۆژی هێنی لە ناو موسڵماناندا
هاوکات لەم جەژنەدا جۆرێک لە هەڕپەڕکی تێدایە لە ناو جەژنە ئاینەکانی ڕەمەزان و قوربان و مەولوددا نابێنرێت. لێرەوە دەتوانین بڵین ئەو تەلیلیەش لەو مەراسیمەدا بەکار دەهێنرێت کە بۆن و بەرامەیەکی ئیسلامی پێوە دیارە بەهۆی موسڵمانبوونی پیر شالیاری دووەمەوەیە کاتێک ئیسلامبوونی خۆی ڕادەگەێنێت. ناوی خۆی دەگۆڕێت بە مستەفای کوڕی خوددادات، ئەوەی دەمێنێتەوە بوترێت هەورامان وەکو جوگرافیا لە کوردستاندا بەشدارێکی بچووکی هەیە، بەڵام کاتێک بابەتەکە دەبێتە کللتور و شارستانیەت مەسەلەکە دەگۆڕێت و نەخشێکی دیاری هەیە بۆ جیاکردنەوەی کورد لە نەتەوەکانی چواردەوری خۆی.